سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە ناوچە سنووریەکانی نەوسود، ناڕزایەتی جوتیارانی بۆکان دژ بە بەڵێنی درۆی بەرپرسانی ڕژیم، بێبەشبوونی زیاتر لە 13,000 منداڵی کورد لە خوێندن، دادگایکردنی 5 کرێکاری شرکەتی ئالمنیۆمی عێراق و لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. برینداربوونی کۆڵبەرێک لە ناوچە سنووریەکانی نەوسود. ڕۆژی سێشەممە 1 ڕەزبەری 1404 کۆڵبەرێکی خەڵکی شاری سەلاسی باوەجانی بە چەقەی هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە ناوچە سنووریەکانی نەوسود بە سەختی بریندار بوو. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم هاوڵاتیە بە ناسناوی کاروان ئەڵماسی تەمەن 28 ساڵ کاتی تێپەڕاندنی سنوور لەلایەن هێزەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامیەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و پاشان بەهۆی سەختی بڕینەکانی ڕەوانە نەخۆشخانە کراوە. شانی باسا لە ساڵانی ڕابردوودا بە دەیان کۆڵبەر بە چەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی چەقینەوەی پاشماوەکانی شەڕ و کۆچنە خوارەوەیان لە بەرزایی گیانیان لەدەستەوە یان بە سەختی بریندار و کەمەندان بوون. گواستنەوەی بەندکراوێکی سیاسی کورد بۆ زیندانی مەلایر. بەپێی دوایین راپۆرتەکان، تەیمۆر خالەدیان بەندکراوی سیاسی کورد و خەڵکی شاری قڕوا لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە ڕەوانەی زیندانی مەلایر کراوە. ئەم هاوڵاتیە بە ناردنی فایلێکی دەنگی بۆ بنەماڵەکەی ئاماژە بەوە دەکات کە ئەگەری ڕەوانەکردنی بۆ گرتوخانەکانی ئیدارەی ئیسلاحاتی هەمەدان لە ئارادایە و مەترسی لەسەر گیانی هەیە. ناوبراو ڕێکەوتی سی خەرمانانی ئەمساڵ پاش بەڕێوەچوونی دادگایەک لە شاری سرێشاوە لەسەر ئەو تۆمەتانەی کە بەسەریدا سەپێنراوە بەمبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکانەکەی ڕەوانەی زیندانی شاری قڕوە کرابوو. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ بە ناسناوی ڕەسوول ئاسن بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتەکان، ناوبراو لەلایەن هێزەکانی هێزارە ئیسلاحاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر کراوە. شانی باسا سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەی ئەو دەست بەسەرکراوە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە سەبارەت بۆ هاوڵاتیە زانیاریەک لەبەردەستانیە. ناڕزایەتی جوتیارانی بۆکان دژ بە بەڵێنی درۆی بەرپرسانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو کەشاوەرزانی چەوەندەرکار لە شاری بۆکان دژ بە بەڵێنی درۆی بەرپرسانی ڕژیم لە ئاست پێدانی پارەکانیان ناڕزایەتیان دەربڕی. جوتیارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵانی ڕابردووەوە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی پارەی بەرهەمەکانیان پێ نەداون و هەموو کات هۆڵەدەن بە پێدانی بەڵێنی درۆ ڕێگری لە ناڕزایەتی و کۆبوونەوەی کەشاوەرزانی ناڕازی بگرن. ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە بەهۆی ئەو کردەوەی بەرپرسانی ڕژیم توانایی دابینکردنی بنەماڵەکانیان نەماوە و هەروەها لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. بێبەشبوونی زیاتر لە 13,000 منداڵی کورد لە خوێندن. بەپێی ئامارە فەرمیەکان، لە ساڵی نوێ خوێندن زیاتر لە 13,000 منداڵی کورد بەهۆی هەژاری و فەساد لە دەستگای ئاموزشی ڕژیم لە خوێندن بێبەشکراون. بەپێی راپۆرتەکان، لە ئێران بەلانیکەم 3 ملیۆن منداڵ بەهۆی سروشتی چینایەتی سیستمی پەروەردەی لە ئێران پەرەپێدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە کەلتوری کۆنەپەرستی ئیسلامی، هەژاری و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە ژیان و معیشەتی معالیمان لە خوێندن بێبەشکراون. بەپێی ئەو ئامارانە، لە پارێزگاکانی سنە، کرماشان، ئیلام، سیستان و بەلوچستان و ورمێ بێبەشکرانی قوتابیان و منداڵان لە بەرزترین ڕێژەدایە و ئەم ئامارە ڕۆژانە بەرزتر دەبێتەوە. مانگرتنی کرێکارانی فازی 14 پارسی جنوبی. ڕۆژی چوارشەممە 2 ڕەزبەری 1404 کرێکارانی شاغەڵە لە فازی 14 پارسی جنوبی دژ بە وەدینە هاتنی زاخوازیەکانیان و پێنەدانی هەقدەستە دووەخراوەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە.
بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و هەموو کات ناڕزایەتیەکانیان ڕوبەڕووی توندوتیژی و هەڕەشەی ناوەندە ئەمنیەکانی ئەو شرکەتە و ڕژیمی کۆماری ئیسلامی دەبێتەوە. مانگرتووان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا جەخت لەسەرەوە دەکەنەوەکە تا کاتی وەدیهێنانی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و مانگرتن و خوازیاری کۆچایهێنانی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەرکرێکارانی ناڕازی بوون. دادگایکردنی 5 کرێکاری شرکەتی ئالمنیۆمی عێراق. بەپێی دوایین زانیاریەکان بەڕێوەبەری شرکەتی ئالمنیۆمی عێراق و ناوەندە قەزاییەکانی ڕژیم دژ بە 5 کرێکاری ناڕازی شرکەتی ئالمنیۆمی عێراق دۆسیەیان ساز کردووە. بەپێی راپۆرسەکان ئەم 5 کرێکارە ناڕازیە بەناوەکانی محەممەد نەجاتی، بەهمەن مرادبێگی، وەحید خورشیدی، ناسر سۆهرابی و عەلی ئەکبەر سابری بەهۆی بەشداربوونیان لە مانگرتن و ناڕزایەتیەکانی کرێکارانی ئەو شرکەتە لەلایەن ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیمەوە دۆسیەیان بۆ سازکراوە و کۆبوونەوەی دەستگای قەزای ڕژیم لەسەر ئەو تۆمەتانە خراوەتە پاڵیان ڕێکەوتی 9 و 12 ڕەزبەریش بەڕێوەچێت. شانی باسا کرێکارانی ئەو شرکەتە ڕایان گەیاندووەکە لە ئەگەری دادگایکردنی کرێکاران دیسان ناڕزایەتی و مانگرتنەکانیان دەست پێەکەنەوە. بەردەوامی ناڕزایەتیەکانی کرێکارانی ملی فولادی ئێران لە شاری ئەهواز. ڕۆژی چوارشەممە 2 ڕەزبەر کرێکارانی ملی فولادی ئێران لە ئەهواز لە 12هەمین ڕۆژدا درێژیان بە ناڕزایەتیەکانیاندا. بەپێی وێنانەی بەدەستمان گەیشتوون، بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی ئەم 2 هەفتەدا چەندان جار هەوڵیان داوە بەدانی بەڵێنی درۆ بە کرێکارانی ناڕازی ئەو شرکەتە کۆتایی بە ناڕزایەتیەکانیان بێنن، بەڵام لەلایەن کرێکارانەوە ئاماژە باوەکراوەکە سەرڕای کۆبوونەوەی کرێکاران دژ بە پێنەدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکانیان و هەروەها کەمبوونی هەغدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە بە تەنیا بەڵێنی درۆیان پێدرێت و کۆتایی بە کۆبوونەوەکانیان ناهێنن. ئازادی ناهید شێربیشە لە زیندانی زەنجان. ڕۆژی پێنجشەممە 3 ڕەزبەری 1404 ناهید شیربیشە بەندکراوی سیاسی و دایکی دادخوازی پویا بەختیاری لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی خەزەڵوەری ساڵی 98 یەچاوی لە زیندانی زەنجان ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی بیسی پوشبەڕی ساڵی 98 هەساوی پاش گیانبەختکردنی کوڕەکەی بە تەخەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسڵاتەوە دەست بەسەر و پاشان مانگی خەرمانانی 1401 یەساوی لەلایەن لەقیەکی دادگای انقلابی کەراج بە تۆمەتی بەشداری لە کۆبوونەوەکان بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 5 ساڵ بەندکرانی بەسەر دەسەپێنرا. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی خارک. ڕۆژی چوارشەممە کرێکارانی شرکەتی نەوتی شاغەڵ لە دوورگەی خارک لە چەندەمین ڕۆژی بەردەوامدا کۆبوونەوە و دژ بە وەدینەهاتنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی ناڕزایەتیەکان ئاماژەبەوە دەکەن کە هێزەکانی حراسەتی ئەو شرکەتە هەڕاشەیان لە کرێکارانی ناڕازی کردووە کە لە ئەگەری بەردەوامی ناڕزایەتیەکان نەدا دۆسەیان بۆ سازەکەن. لە بەرامبەردا کرێکارانی ئەو شرکەتە جەخت لەسەرەوە دەکەنەوەکە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و پێویستە کۆتایی بە هەڕەشەی ناوەندە ئەمنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی بێنن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی یاسی هەغدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی شرکەتی نەوت بوون. دووە هەواڵ لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کۆشتنی بانقاست لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕۆژی چوارشەممە 2 ڕەزبەر 4 بەندکراو بە ناوەکانی عەلی کەشاوەرز، ئەحمەد بەختیار،
کەیوان ڕەحمەتی و سەجاد ئەسڵانی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانی دەستکردی ئیسفەهانی ئەعدام کراون. هەروەها سێ بەندکراوی دیکە بەناوەکانی مەهناز دێحقانی، کامران ئەمیرزادەگان و مۆراد هێمەتی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی عادڵابادی شیراز ئەعدام کراون. شانی باسا ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرەتای ساڵی 2025 زاینیەوە بەلانی کەم 1000 کەسی لە سێدارە داوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرزتر لە هەموو ساڵێکی دیکە ژمارەی لە سێدارە دراوان بەرزتر بووتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.